چی لەوە ناخۆشتر هەیە بەم ئێوارەی مانگی پیرۆزی ڕەمەزان کە دایک و باوکێک منداڵێکی تاقانیان هەبێت و بکەوێتە ژێر ئۆتۆمبیلەوە، بەڵام چی لەوە جوانتر هەیە کە باوکەکە بڵێت من لە شۆفێرەکە خۆش بووم و نابێت ئەم ئێوارەیە بەربانک لە سزن بکاتەوە. ڕووداوەکە ئەمڕۆ ڕوویداوە لە کۆمەڵگەی بشریان لە سنووری قەزای بەردەڕەش منداڵێکی تەمەن 2 بۆ 3 ساڵ کەوتە ژێر ئۆتۆمبیلی یەکێک لەو کەسانەی کە میوە دەفرۆشن و تەڕە دەفرۆشن لە ناو گەڕەکەکان دیارە نەیزانیوە کە بینیوێتی منداڵەکە کەوتوتە ژێرەوە بەپەلە کەس و کارەکەی لی ئاگادار کردووەتەوە ئەوانیش بردویانە بۆنەوە خۆشخانەوە، بەڵام بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لێدەستداوە. هەر لەوەیە با پیرە گەورەی مناڵەکە بڕیاری داوە لە شۆفێرە خۆش بێ، وەکەوەی کە ئێمە قسەمان لەگەڵ مامی منداڵەکە کرد باسی لەوە کرد کە ئێمە شۆفێرەکە ناناسین دوای ئەوەی کە تووشی ڕووداوەکە بووە خۆی ڕادستی پۆلیس کردووە، بەڵام باوکم پێی وتوین کە نابێت ئەم ئێوارەیە بەربانک لە زیندان بکاتەوە بۆیە دەبچین لێ خۆش ببین و ئازادی بکەین. ئێمە هیچ ناڵین لەو بارەیەوە گوێ لە مامی لیڤەر بگرن کە ئەم ئێوارەیە گیانی لێدەستداوە بزانە هەڵوێستی ئەوان چۆن دەبێت. من مامی لیڤە ئیبراهیمم، لیڤە ئیبراهیم ئەحمەد، ئەو کچە مردووەی کە بە ڕووداوی سەیارە مردووە. ڕەزامەندی باوکم کە ئەوەی من جێم لە وتەی باوکم بوو، وتیمە هیچمان لەگە ئەو کەسە نییە، ئەو شوفێرە، وتی من خۆم دەچم لەو کەسەی خۆش دەبم دەست زندەری دێنم، چکە ئێستا دەست بەسەرە تەنها تەوقیفە. شتێکی دی لە هەموو داختر ئەوە بوو، یەکەم منداڵی براکەم بوو، کچ بوو، زۆر زۆر خۆشمان دەویست، زۆر زۆر دوو کچ بوون هەرێکی براشی، یعنی وا هۆگری یەکتر ببووین هەموو براکانم و ئەو منداڵانە، یعنی خوددا دەزانی هەروە دەزانم منداڵی خۆمە. ئێستا باب وەزعی زۆر تێکچوو، 2-3 ساعتان زۆر تێکچوو وەزعی. باوکی لەناو ساحەی خەستخانەی لە خۆی چوو، یعنی نەشمان گوتی بێ، هەر وای زانی بریندارە، حتا نەیان گوت وەرە سەرکردنی نەیدەزانی.